کەسێک گەیوێ خۆش بێت مەلایکە دەکا بە شایەت دەڵێ ئونظروا نەگەرەوە خۆشی قەرار بە مەلایکە دەکا ئەنجەکا بە شایەت. باش یەکێکی تر لەو شتانەی کە بەهەشتی پێ ئەکردرێ و گەورەترین دەرەجەی بەهەشتی پێ بەدەست ئەهێندێت دەرەجاتی بەهەشت بەوە بەرزەبیتەوە و دەرەجەی بەهەشت بەوە بەدەست ئەهێندێت نزیکەی 300 ئاەت لە قورئانە باسی ئەکا و گرنگی پێ ئەدا سەدان حەدیثی پێغەمبەرمان هەیە صلی الله عليه وسلم لەسەری ژیانی پێغەمبەر صلی الله عليه وسلم هەموو مەشغەڵەت بۆەوە قەزەی جیهادکردن و تێکۆشانە لە پێناوی خوا غەزاکردن و جیهادکردن لەبەر خوا. طبعا ئەمە ئاەت و حەدیثی ئەمەندە زۆرە ئەگەر چەندین حەڵقەی بۆ دابنین چەندین بەرنامەی بۆ دانین هێشتا تەواو نابێ بەڵام بە کورتی چەند حەدیثی چونکە بەژێکێکە لە شتانەی کە خەڵک پێچێتە باشتەوە ئەبێ ئەمەش لی بزانین. جا شەرط نییە تەنها ئیلا پێغەمبەر خوای گەورە لە قورئانە لە هەموو شوێنێکا فەرمێ بئەموالهم وأنفسهم کە باسی جیهاد دەکا بەسەر و بە ماڵ. تۆ هەرچی ماڵێکیش کە لە پێناوی خوایە بیبەخشیت لە پێش ماڵەکەی خستۆتە پێش چیەوە؟ پێش ڕۆحەکەشەوە چونکە ئەوەی ئامادە نەبێ ماڵ بەخشی ئامادە نیە گیانی خۆشی لە پێناوی خوایە ببەخشێ. پێغەمبەر خوای گەورە لە قورئانە فەرمێ إن الله اشترى من المؤمنين أنفسهم وأموالهم بأن لهم الجنة. ئەڵێ لە بیرتان بێ ئیمان ناران خوا لە ئیمان نارانی کڕیوە سەر و ماڵیان بە بەهەشت کڕیوێتی. ئەگەر ئیمان ناریە بێ بیفرۆشی نابێ ساحیبی سەر و ماڵی خۆت بی. بە بەهەشت لێم کڕیون ئەڵێ سەر و ماڵتانم لێ کڕیون بەچی؟ بە بەهەشت. ئەوەی ئیمان نارە اشترى من المؤمنين أنفسهم وأموالهم بأن لهم الجنة. ئیتر خوا لەسەر ئەمرەکەی خوا یقاتلون في سبيل الله شەڕەکەن لە پێناوی خوایە جەنگەکەن جیهادەکەن غەزاکەن فيقتلون ويقتلون ئەشکوژیت و ئەشکوژەی. غەزایەکی حەقیقی کە کافر و مسلمان لەبەر خوا بێت مسلمان تیا بەرامبەر بە کافر و بە دوژمنی دینی خوا بۆستێت گەورەترین خێر و ئەجر و پاداشی هەیە لە ئاەتەکان لە فەرمودەکانی پێغەمبەر صلی الله عليه وسلم. لآياتي كي أخوة فرمي أيها الذين آمنوا أي إيمان نار كان أيها أنا إيمان تاني نوا هل أدلكم على تجارة تنجيكم من عذاب أليم حذا كان بازقانيك تان فير كان بشان تانم كلا عذابك زور بآذار رزقار تانكا وقتار تانكا حذا كان تجارتك تان فير كم أي تسر فرازون بي ترسي عذاب تان منه نجاة تان بي تؤمنون بالله ورسوله إيمان بخوا وبيغمركي بينن وتجاهدون في سبيل الله لبناي خواشا جهاد كان بأموالكم وأنفسكم بمالوبة نفسي خوتان ذلكم خير لكم إن كنتم تعلمون أما خير تربو إيوة أقر زانن. إمام علي أفرميت نفس عزيزة وقران الروح قالت خوا بخوراي دايما روح عزيز وقرانة ككاتي أجلكت هات عزرائيل دي روحك دي الثاني 1 ديناري شناعني مقابلي روحك دكي أشنيو 1 ديناري شناعني ئەفەرمێ پێش ئەوەی کاتەکە بێ لێو بسەنن خۆت بیبەخشە لە پێناوی خوایە خۆت لەبەر خوا داینێ بەهەشتی پێ بکڕە پێش ئەوەی بێن لێو بسەن و دینارێک نێنێ هەتا موڵکی خۆتە یعنی ئەم ڕۆحە و لە خوا خۆشتر نەبێ ئەم ڕۆحە و لە بەهەشتی خوا خۆشتر نەبێ ئەم سەرۆت و سامانە و لە هەتا لە بەهەشتەکەی خوا خۆشتر نەبێ هەتا ئەمڕۆ لە دەستایە ئەو پارە و ماڵە دە بیبەخشە بەهەشتی پێ بکڕە هەتا ئەمڕۆ ڕۆحەکە ڕۆحی خۆت ئەتوانی لە پێناوی خوا دایبنی باشتی پێ بکرا نەکس بینە خوا ماڵەکەشی لێ ئەسەنێ و ڕۆحەکەشی لێ ئەسەنێ دینارێکیش نایەتێ. ئەبوو هورەیرە ڕەضا و ڕەحمەتی خوای لێبێ بۆمانە گێڕێتەوە لە پێغەمبەر صلی الله علیه وسلم فەرمووی خوای گەورە تەکەفەلە الله لمن جاهد في سبيله خوای بۆ بە کەفیلی ئەو کەسەی کە بۆ جیهاد دەڕواتە دەرەوە لە پێناویە لا يخرج من بيته إلا الجهاد وتصديق كلمتي لبر هيش تنشو تدرو بس دبر جهاد لبناي خوايا لبر إيماني بكلامي خواها بوا لبناي خوايا بوا أن يدخله الجنة كبي خاتب هشتوا أو يرده إلى مسكنه بما نال من أجر وغنيمة أجر بسلامتي شاتو بمالوا أو يتر أجو بعداشكي خوي بولغتو بقيامت أجر مردج لو رجاء إلا يخاتب هشتوا إلا أجت بهشتوا وعدي كده ولا تكفل أخوة وبكفيلي هسكت ذمر خوات شو دروا طبعا يسادين الثروة كبس تنها خواي جورا نكبو أو بو كثرشي كاتشي بو جماعته بو كثرشي كلمالي خويا بدي ويدانش تو هر أوا ضامني كدو كبهشتين إن شاء الله ويمي توش تكون لبر خواب ولا فكاري كابروي كلا بيناي خوايا بو بيم
معاذی کوڕی جەبەلە ڕەضا و ڕەحمەتی خوای لێبێ فەرمێت لە پێغەمبەر نبی صلى الله عليه وسلم فەرمووی من قاتل في سبيل الله فواق ناقة فقد وجبت له الجنة. ئەڵێ هێندەی کە وشترێکە دۆشی لای خۆمان مانگا هەیە وشترمان نییە مانگا چەندی پێچێ مانگا دۆشینێک کە ئافرەتی دانیشێ مانگایەکە دۆشێ ئەڵێ حەج کەسێک بەس هێندەی مسافەی کاتی ئەمەندە لەبەر خوا جیهادی کردبێ قتالی کردبێ ئیلا خوای گەورەی خاتە باشتەوە. من قاتل في سبيل الله فواق ناقة فقد وجبت له الجنة. خوا بەهشتی بۆ واجب بکات. ومن سأل الله القتل من نفسه صادقا ثم مات وقتل فإن له أجر شهيد. هەچ کەسێکیش لە ناخی دڵێەوە داوای شەهیدی لە خوا بکات لەسەر جێگاکەی خۆشی بمرێ خوا دەرجەی شەهیدی هاتێ چونکە ئەڵێ بەڕاستی بۆ حەزی پێکرد تۆ سەیری ئەڵێ لەسەر جێگەی خۆشی بمرێ خوا دەرەجەی شەهیدی هاتێ. پێغەمبەر صلی الله عليه وسلم فەرمێ هەچ کەس شەهید ببێ لە پێناوی خوایە خوا شەش تیاتێ شەش صیفەتیاتێ نایا بە کەسی تر شەش دانە تایبەتمەندی هەیە شەهید. للشهيد عند الله 6 خصال. شش تایبەتمەندی هەیە شەهید لە لای خوا. يغفر له في أول دفعة من دمه. لەگەڵ یەکەم فیچقە خوێن کە لە گیانیەتە دەرەوە لە برینەکەی ئەڵێ خوا ئەڵێ هەرچی گوناح هەیە لێو خۆش بووم. دووهەم ويرى مقعده من الجنة. پێشەوەی بمرێ خوا ماڵەکەی خۆی لە باشتە پیشانەیات ئەڵێ ئەوە جێگەی تۆی لە باشتە. ويجار من عذاب القبر. عذابی قبریشی لەسەر نییە. شەهید لەناو قبر عذابی لەسەر نییە. ترس و لەرز و محاسبە و عذابی قبر بۆ شەهید نییە. ويأمن من الفزع الأكبر. لە ترسە هەرە گەورەکەش کە ترسەکەی قیامەتە هەموو عالم چاوی دەتڵۆقی و دڵ هاتۆتە قورقڕاگە لێدا. پێغەمبەر صلی الله عليه وسلم فەرمێ لەو ڕۆژەشا لەو ترسە ئەمینە. ترسی لا نییە و شەهیدە. بەشی خۆی ترسا لە دنیاە پێویست ناکە خوا ترسە گەورەکەی لەسەر لا بردووە. ويوضع على رأسه تاج الوقار. ڕۆژی قیامەت خوا تاجی ڕێز و حورمەت و وقارە خاتە سەری تاج. الياقوتة منها. یەک یاقوت لەو تاجە بە یاقوت ڕازێن داوەتەوە تاجەکەی سەری یەک یاقوتی ئەو تاجە خەیر من الدنيا وما فيها. لەم دنیای و هەرچێکی تێ هەیە بە قیمەترە. خوا ڕۆژی قیامەت عالم ڕوت و قوتە ئەم تاجێ خاتە سەر تاجی ڕێز و حورمە دەخاتە سەری. ئەڵێ تۆ لە پێناوی منە خوێنی خۆتە ڕشت و ڕۆحتدانە تاجی ڕێز و حورمە دەکاتە سەری. ويزوج 72 زوجة من الحور العين. خوای گەورە 72 خێزانی هەڵبژاردەشی بۆ هەڵەبژێرێ لە حۆری عین لە حۆرە هەڵبژاردەکانی بەهەشت کە خوای گەورە بەدەستی خۆی دروستی کردوون. ويشفع في 70 من أقاربه. شەفاعەت بۆ 70 لە خزم و کەسەکانی شیەکات. 70 نەفەری جەهەنەمی کە جەهەنەمیان بۆ واجبووە و لە ئاگران خوای گەورە ئەڵێ بڕۆ 70 نەفەر کێ ئەناسیتیانە خزمتە برادەرتە لە دۆست و کەس و کارتە 70 نەفەریان دەرێنە بی لە جەهەنەم بێ بۆ بەهەشت.